ئەتوانێت چەند ڕسمێکی موچە نییە خەڵک وشوکاری نیە لە هەمووی ئەوە تایە لە بازارەکە لە دانیشە منەوە تا خۆم لێ خۆمە و دوکانەکەمان لێ جاریە بە 2 سعات دەخەوم لە دوکانەکەمان ئیشوکار و کەسابەت نی ئای تابعاً چۆن ئەگە موچەکە بە مەزبوطی وەرگری بازار ڕەجوڵێ ئیشوکارە جوڵێ کەسابەتە جوڵێ تێگەی خەڵک بە عامیەتە بازارڕەوە هەموو شێ ئەچێتە سەر ڕێچکەی خۆی ئیشوکار کۆیە ڕۆژی وایە 10,000 پێیان ناکەین لە بازارە هەموو سەرچاوەکەی ڕەبتە بەیەکەوە ئەوە نییە بڵێم وڵا کابرا مەعاش خۆرنی ئیترە بێ لە ماڵەوە پاڵی لێباتەوە لەبەرەوەی ژیانی ڕابڕێەوە نەخێر کاتێکە من موچەخۆرم من مەعاش وەرنەگرم ئەوی ژیانی ناڕابڕێەوە هەموو سێکتەرەکان ئاوا ڕەبتیان هەیە بەیەکەوە چ دوکاندار بێت چه مەعاش خۆر بێ هەمووی ڕەبتە بەیەکەوە قەزەی مەعاش نەدان نییە یعنی ئێمە ئەگەر یەک تۆز عەقڵمان بخەینە ئیش لە ڕاگەیاندنەکانەوە گوێمان لێیە ئەڵێ حکومەتی هەرێم بەم حاڵی ئێستاشەوە ئەتوانێ مەعاش دابین کات هەموو مانگێ بەڵام چی ئەکات ئەمە تاقیکردنەوە لەسەر ئەم خەڵکە ئەکات یعنی ئەم خەڵکە چی لێکە هێنێ سەرەتا تاقیکات تۆڵە بزین بە مۆزعە ڕازیە ئەگە بە مۆزعە ڕازی بوو چووە سەر بۆی ئەو کاتە ئەیتر شتەکان ئەسەپێنێ بەسەر خەڵکەکەیە بەڵام ئەگە خەڵکەکە بە مۆزوعەکە بە مۆزعە ڕازی نەبێت بەڵام ڕازیە لە هەمان کاتە ئەم خەڵکە هەمووی ڕازیە کۆمپلێتی ڕازیە ئەوەی کە بڵێ ناڕازیم ڕاز ناکات چکە ئەگە ناڕازیت ئەگە بەو بەشە ڕازی نیت کە حکومەت وەکو یعنی حسابی هیچ بەشەرێکە بۆ ناکە وەکو مەڕووماڵادە و کاتە ژوورەوە ئەو هێنێتە دەرەوە ئەو کاتە ژوورەوە ئەو هێنێتە دەرەوە کەی بیەوێت ئەو کاتە ژوورەوە کەیش بیشێوێ ئەو هێنێتە دەرەوە هەمووی داماوە کاسبی نییە موچە نییە هیچ شتێک نییە چی هەیە ئەترە خۆی خواهێت ئەکابیر ئێمە هەموو پارێکی لێ هاو ئەی کوام هەموو داهاتە يعني أبي بس إلا خواني في أو شيء ترم هيا خواني أو شيء ولا هيا يعني باورم پێ بکە من لە نەوەتویەکەوە لەم بازارەیە بە دێژایی تەمەنم بێ بازاری وەکو ئەم مانگم نەبینیوە یعنی معقول نییە ڕۆژێکی دوکانێکی وا گەورە بای 50-60 بفرۆشم کە ڕۆژێ بۆ بای ملیۆنێکم فرۆشتەوە بای 800,000 فرۆشتەوە ئێستا بای 50,000 فرۆشم بەخوا کرێکم 2 ملیۆن دینارە 2 ملیۆن و 50,000 ڕۆژانەی ئەم دوکانە 75,000 دینارە کە کرێکەیەتی ئێسم بای 50,000 فرۆشم وەڵاهی من هەموو شتێکم خستۆتە لاوە چ مەسرەفی خۆم بێت چ مەسرەفی ماڵ و مناڵ بە هەر حاڵ بەس کێ دوکانەکەم بۆ دەرناهێنێتەوە دوکانەکەشم بۆ دەنایەن نەکرد هینەکەیت نەخۆ کوشتن و خۆش سووتان شتانە چارەسەر نییە بە هیچ بۆ نەک بۆ هەر ئەوە بۆ هیچ کەشێک چارەسەر نەبووە ئەتر ئەوەتر ئەوەتر کۆتا بیرکردنەوەی ئەو مرۆڤەیە گەنا ئەوە قەت نەبوو بە چارەسەر هەتا بەیانی خۆی 30,000 وەکوش خۆ چارەسەر نییەوە نەخلەکە چ لێکە؟ نهار